بەڵێ خۆشەویستان لە بڕگەی لەگەڵ پەیامنێران دەچینە شاری هەولێر. حوسێن محەممەد پەیامنێری وەرزشی کەناڵی ئاسمانی پەیام چالاکیە وەرزشەکانی ئەم هەفتەیە بۆ ئێوە دەگوازێتەوە. حوسێن سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش لە هەولێری پایتەخت ئەمڕۆ چ چالاکیەکی وەرزشیە و لە چەند ڕۆژی ڕابردوو کە ئەمڕۆ پێنجشەممەیە و لە چەند ڕۆژی ڕابردوودا چالاکیە وەرزشەکانی پایتەختی کوردستان چی بوون؟ سڵای خۆی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە کەناڵی ئاسمانی پەیام. کاگریاز من ئێستا لە بەردەم یاریگای یانەی هەندرێنم. ئەمڕۆ وا بڕیارە یاریەکانی خولی نایابی کوردستان هەفتەی هەشتەمی لێ بەڕێوە بچێتن. زۆر جار لە نێو وەرشوانانی کوردستان ڕۆژی پێنجشەممە بە پێنجشەمەی نایاب ناو دەبدرێت بەهۆی ئەوەی کەوا خولی نایابی کوردستانی لێ بەڕێوە دەچێت. ئەم خولە بەرزترین خولە لە ئاستی کوردستان لە ڕووی تۆپی پێ و تۆپی پێشکە لەسەر ئاستی سەرجەم یاریەکانی تر. بۆیە ئەمڕۆ لە خولی نایابی کوردستان هەفتەی هەشتم بەڕێوە دەچێتن کە سێزدەیانە لە خولەکە بەشدارن، یانە یەکشو دەبێت و دوازدەیانەکەی تر شەژ یاری ئەنجام دەدەن. لەو شەژ یاریەش شاری هەولێر پشتی شێری بەرکەوتووە و باوەش بۆ چوار یاری دەکاتەوە. لە یاریگا جیاجەکانی هەولێر چوار یاری بەڕێوە دەچێت. سەرەتا لە شارۆچکەی پیرمام یعنی پێشمەرگەی هەولێر پاڵەوانی وەرزی ڕابردوو میوانداری یانەی سیروانی نوێ دەکات کە ئەم ساڵ پێشەنجی خولی نایابی کوردستانە. پێشمەرگەی هەولێر بەهۆی ئەوەی لە یاریەکانی ڕابردوو نەیتوانی و ئەنجامێکی باش بەدەست بێنێ لە ئێستادا لە پلەی شەشەمە بەنەو خاڵ ئەمە وای کردووە پێشمەرگەی هەولێر زیاتر جەخت لەوە بکاتەوە کەوا بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ و جارێکی تر بێتەوە ناو ململانەکانی خولەکە. یانی سیروانی نوێژ بەهۆی ئەوەی کەوا ئێستا لە پێشەنجی خولەکەی بە 14 خاڵ و جیاوازی 2 خاڵ لەگەڵ یانەی برایەتی و سۆران کە لە دوای ئەو دێن، بۆیە دەیەوێتن لە ڕێگەی یاریەکەی پێشمەرگەی هەولێرەوە پارێزگاری لە پێشەنجی بکات و بە ئاسانی لە دەستی نەدات. لە یاریەکی تر لەسەر یاریگەی یانەی برایەتی میوانداری یانەی دۆک دەکات. برایەتی خاوەنی پلەی دووەمە بە 12 خاڵ هەفتەی ڕابردوو تووشی شکستێکی قڕس هاتووە بەرامبەر یانەی نەورۆز بە 3 گۆڵی بێوەڵام. جگە لەوەی کە یاریەکەی دۆڕان پێشەنجیشی لەدەستدا، 3 یاریزانیشی بەهۆی کارتەکان و پێکانەوە لەدەستدا. بۆیە برایەتی ئەمڕۆ یاریگای خۆی وەک چەکێک بەکاردێنێت تاوەکو جارێکی تر سەرکەوتن بەدەست بێنێ. ئەگەر بێت و نێتەوە پێشەنجیش کەمێک لە ڕێزبەندی پێشەوە نزیک بێتەوە. یانی دووەچیش ئەم ساڵ بە بارودۆخێکی خراپ تێپەڕ دەبێتن. بەڵێ حوسێن یاریە ناوخۆیەکانی هەفتەی داهاتوو ئەگەر بۆ وەرزش دۆستانی و وەرزش دۆستانی هەولێری ڕوونکەیتەوە کە کامانن ئەو یاری وەرزشیانی کە لە هەفتەی داهاتوودا پێشبینی دەکرێت ئەنجام بدرێن. بەڵێ کاگریاز سەرەتا باسی ئەم یاریانی ئەمڕۆ دەکەم بەهۆی ئەوەی کەوا یاریەکان لە کاژمێر 2 بەڕێوە دەچێت، دوای 4 کاژمێری تر لە ئێستادا یاریگاکان هەروەکو دەبینین داخراوە بەهۆی ئەوەی کەوا یاریزانان لە ئێستادا لە پشودان و دواتریش نان دەخۆن، دواتر ڕوودەکەن یاریگاکان و کەمێک مەشق دەکەن، دواتر ڕوودەکەن یاریگاکان. من دەمێ باسی یاریەکانی ئەمڕۆ بە تەواتی بکەم، دواتریش باسی ئەو چالاکیانی تری وەرشی ئەمڕۆ کە بەڕێوە دەچێت و دواتریش یاریەکانی تر کە لەم هەفتەیە بەڕێوە دەچێت. باسی یانەی برایەتیم دەکرد و ئەوە یاری برایەتی و دهۆک بوو. یاریەش تریش لە یاریگای فەڕەنسۆیری بەڕێوە دەچێت. هەولێری خاوەنی پلەی 4ەم میوانداری دەربەندیخانی خاوەنی پلەی 5ەم دەکاتن. لەم یاریگایش هەندرێن میوانداری یانەی سۆران دەکاتن. سۆران کە لە وەرزی ڕابردوو بۆ یەکەم جار سەرکەوتەوە بۆ خولی نایابی کوردستان کە پێشتر لە خولی نایابی یاری نەکردبوو. ئەم ساڵ سۆران بە ڕوحێتێکی جیاوازەوە بەشداری خولەکە دەکات و ئەمڕۆ دەبێتە میوانی یانەی هەندرێن کە لەم وەرزە تاوەکو ئێستا تامی سەرکەوتی نەکردو. هەندرێن خاوەنی نازناوێکی خولی نایابی کوردستانە ئەوداڵی ئەوەیە کە سەرکەوتنێک بەدەست بێنێتەوە و ڕێچکەی سەرکەوتنەکان بدۆزێتەوە. کاگراز جگە لە یاریەکانی تۆپێکە لەم ڕۆدا بەڕێوە دەچێتن ئەمڕۆ پاڵەوانیتی شەترەنجی کلاسیکی خانزاد کە پاڵەوانتێکی بەناوبانجی شەترەنجە لە یانەی شەترەنجی خانزاد لە کاژمێر 5 ئێوارە دەست پێ دەکاتن و سەبارەت بە چالاکیەکانی ڕۆژانی داهاتوش سبەی هەینی پێشبڕچەیەکی پایسکە سواری بە شێوەی مارەسۆن لە نێو پارکی سامی عەبدوڕەحمانەوە تاوەکو ناوەڕاستی شار پارکی شار نزیک قەڵای هەولێر بەڕێوە دەچێتن.
ئەمە وەکو چالاکێکی پایسکە سواری مارەسۆنی و جگە لەمەش یاریەکانی خولی لاوانی نایابی کوردستان لە کاتژمێر 2 بەڕێوە دەچێتن کە لە شاری هەولێر 2 یاریتر بەڕێوە دەچێت بەڵام ئەوەی کە تەواو نەکرد یاریەکانی ئەمڕۆی خولی نایابی کوردستان جگە لەو 4 یاریکە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت 2 یاری تریش یاریەکیان لە زاخۆ لە نێوان یانەی زاخۆ و زێرەڤانی بەڕێوە دەچێتن یاریەکی تریش لە شارۆچکەی کەلار لە نێوان یانەی شێروانە و نەورەز بەڕێوە دەچێت. زۆر باشە، سپاس بۆ پەیامنێری وەرزشیمان حسێن محەممەد کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی.